إلهي نامە پەری عومەر خەیلانی. ئیلاهی تۆ چەندە قەریب و من چەندە دوور، تۆ چەندە بە ئاگا من چەندە غافڵ، تۆ عەلیم بە عیلمی حەقیقی و من بێ مەئوا و فەقیر لە یەقین. ئیلاهی ئەی ساڕێژی دەردی تەنیایی و ئەی چاودێری جەمیع، ئەی ڕۆشنایی لەم زەمینە پڕبرینە، قەومانێک بە بوختان و تەفرەقە و درۆ، قەومانێک بە شەڕ و هەندێکیش بە فیتنە و بەعزێ بە ئابڕۆ، زۆرینەی دووڕ و گاڵتەجار، کەمێکیش بە جوانی و ڕەوانی و شکۆ، معروفن دیارن ئەمما بێدیار. ئیلاهی لەنێو ئەو هەموو سەنگ و بێسەنگە، دەنگ و بێدەنگە، لە تەرەف ئەم هەموو بێمەعریفە و بێکێش و پەروایە، سپیش وەک خۆی نەماوە، ئەویش حاشیە پڕڕەنگە، دەلیلم قەوز و قەزەح مەزدەڕەکەی چ ڕەنگە، لە شەرمی ئایەتی نەحن خەلەقناکم شوعوبا وەقەبائیل نەبێ سەر هەڵدەگرم و ڕەحیل فەرس دڵ حەزینی دونیام، کەچی تەرک و فیراق تێیدا حەساوە و فەوز.